ئێمە گرێبەستی ئینتیخابی بووین هەتاوەکو ئینتیخابات 4 مانگ پێش ئینتیخابات بان کراینەوە کە پرۆسەی هەڵبژاردن تەواو بوو دەنگەکان جیا کرایەوە و دادگای اتحادی بڕیاری لەسەردا ئێمە گرێبەستەکانمان کۆتاییان پێناو گوتیان بچنەوە ماڵەوە ئێوە گرێبەستی ئینتیخابین بەڵام ئێستا ناوەندەکان کراوەی ئەوانەی تەشغیلین وا دەوامی خۆیان نەکەن و ڕێژەمان 355 کەسە لە سنووری پارێزگای سلێمانی لە ماڵەوەین و گرێبەستەکانمان ڕاگیراوە ئێمە بەردەوام فشارمان کردو گرتبوونەوەی زۆرمان کردو بەم شێوازە چەندی جا خۆتان ئاگادارن ئامادە بوونە لێرە و جووتان نەبووە بە یاداش بە نووسرا و لە بەغا چوینە بۆ بەغا بۆ ئەمانە ئامە لەگەڵ نوێنەرەکانە هەمووی قسەمان کردووە لە ئێستاە تەنها ئیقرارەکەی لە وەزارەتی دارایی ڕاگیراوە تەنها ئەوێمان ماوە هەرچی ڕێکاری یاسایی و قانونی هەیە بڕیوێتی تەنها ئەومانێ فشارێ بکرێت لەلایەن نوێنەرەکانمانە و لەلایەن کۆمیسیۆنەوە بۆ ئەوەی لەم بارودۆخە ڕزگار بکرێت. وکاری ئەنجامدانی گردنەکەمان لە کەرکووک ئەوەیە کە ئێمە لە 2004ەوە ئێمە عەقدی من خۆم 11 ساڵ و نیو خدمەم هەیە هەر ماوەی جارێ ئان ئینتخابات ئێمەیان گەرەکە 3 مانگ 4 مانگ 10 مانگ ساڵێت 10 ساڵ من دەوامم کردە لە دوایەوە یەکسەر دەرمانەکەن ئەڵێم بڕۆ خواتان لەگەڵ ئایا ئەمە لە چی قانونیەک هەبووە لە چی دەوڵەتێک بووە 11 ساڵ و نیو عەقد موقت ئێمە داواکەین لە دەوڵەت کە عەقدەکەمان بکەنە عەقدی تەشغیلی لەبەرەوەی ئێمە مافی خۆمانە ئێمە ئەبێ جارێ ئیشیان پێمان هەبێ ئێمەیان گەرەکە ئیشیان پێمانەوێ بۆ ماڵ ئێمە داواکەین لە دەوڵەت کە بێتە دەنگمانەوە ئێمەوە من ئەختیار بوومە عمرم گەیە تقریبا لە قانونی تەقاعدم معنای هەیە من تا ئیسا ئەخدم ئێمە داواکاریمان ئەمە دووەم کۆبوونەوەی لێرە کۆبوونەوەیەکشمان لە بەغا کرد گردبوونەوە بڵێن لە هەموو شارەکانی عێراق شملەکە بە کوردستانیشەوە ئێمە داواکەین عەقدی ئینتیخابی نەبێ لەبەرەوەی عەقدی ئینتیخابی تەنیا مانگێ 2 مانگ وەختی ئینتیخابات دێنە ساحەکە دوای بڕۆنە ماڵەوە دانیشن اینجا ئێمە داواکەین تەحویل من بۆ عەقدێکی تەشغیلی دایمی هەر وەک خۆی قەراری لەسەری دەرچووە قەراری 315 مەجلیس وزەرا دەرچووە کەوا 2 فەقەرەیە فەقەرەیەکیان تەثبیتی ئەوانەی 5 ساڵ زیاتریان هەیە تەثبیت بن ئەوانە تەثبیت بوون تەنفیذ کرا بەڵام دووەم فەقەرە کە شملی ئەماکە تەحویلە بین لە عەقدی ئینتیخابیەوە بۆ عەقدی تەشغیلی ڕاگیراوە تا ئێستا هۆیەکەی نازانین چییە داواکەین لە بەرپرسان جێبەجێ بکرێ و بۆی ئێمەش هەموو ساحێب ماڵ ملاڵین و بتوانین دەوام بکەین.